ئازیزانم خۆشەویستانم سڵاوتان لێبێت و بە خۆشحاڵیەوە بەردەوامی لە پێشکەشکردنی پرۆگرامەکەمان فەرمووکەوە چۆنی وەڵامی پرسیارەکە بۆ وەڵامی پرسیارەکەت مەسەڵەن لە کوێ تاسیر لە هاوڵاتی بوونە کات فیستیڤاڵێکی ئاوا کە گوتەنها فیستیڤاڵێکی کۆمەڵایەتیە دروستکردنی یادەوەری لای ئینسان کاریگەری لەسەر کەسایەتی ئینسانەکە دانانێ بەردەوام دووبارەکردنەوەی حاڵەتێک نابێتە هۆکارێک بۆی ئینسانە هەست بە ئینتیماکە بۆ شوێنێکی دیاریکراوە ئێمە بۆ نەتەوەیەکانمان هەیە هەموو جار لەو بۆ نەتەوەیان شتێک تازاکەنەوەیش ئینتیما بوونمانە بۆ نەتەوە لە بۆنە ئینسانەکانە شتێکمان لە بەتایبەتی لە جارنامەگەردونەکانەوەنە کە نەتەوەیەکەکان ئینتیماکمان بۆ دروستە بێتەوە بۆ ئینسانی بوونی خۆمان ئایا ئەم فیستیڤاڵە تەنها ڕەهەندێکی کۆمەڵایەتی هەیە فیستیڤاڵێکە و ڕۆژە بە خۆشی شاییەکەین و دانیشتوین لە دەشت و دەرێکە کۆمەڵی هەنێ دۆ هەنێ پراغە خۆین و ئەگەڕێنەوە ماڵەوە هیچ ئەسەرێک لەسەر حاڵەتی دەرونی من وەکو تاکە کەس بەجێ نایەڵێ ئەمان پێم وایە بچووکردنەوەی قەبارەی کاریگەری ئەو جۆرە فیستیڤاڵانەیە لەسەر تاچی کوردی ئەمە جگە لەوەی جۆرێک لە هاندان بۆ خێڵەکانی کەش دروستەکە ئێمە سەرەتا لە یەکەم فیستیڤاڵی ئەڵبەگی جافۆیەکە یەک تەنها خێڵێ بوو فیستیڤاڵی کرد ئێستا دەیەهاف خێڵمان هەیە دەستی کرد بە فیستیڤاڵکردن ئینتیمای خۆی زیینوە کاتەوە ئەندامەکانی خۆی جارشکە کو ئەکاتەوە ئەیکا بە هێزێک جاریکا بە هێزێکی چەکداری هێزێکی سیاسی حکوومەت ناچار بێت جارێکی کات لە دارایی گشتی بەشی ئەمانە دیاری بکات و بتوانێت بەڕێوەیان بەرێ ینی گرفتەکە لێرە لەمە جارێککە دیوەخان دروست بێتەوە ئاخا جارێک بێتەوە بە سەروەری ناوچەیەکی دیاریکرا و کات کە ئاغاش بوو بە سەروەی ناوچەیەکی ڕێک لینچێکی بەدەسەڵاتەوە بۆ خۆی دروستەکە کە بە درێژایی مێژۆم حاڵەت هەروە بووە ئەمانە هەر هەمووی واکە کاگمێت وەکو هاوڵاتێک تۆ هەست بە هاوڵاتی بوونی خۆت نەکەی لە ناو نەتەوەیەکە بەڵکو هەستکەیت تۆ لە ناو خێڵێکە جێگەت بۆتەوە کە تەنانەت قسەکردنیش لە ناو خێڵەکە مەحدوود دەکرێتەوە. بەڵێ زۆر سپاس کاک دکتۆر ملاحەزەکە تێ لە سەقسەکانی من ئەڵێم ئەم فیستیڤاڵانەی کە ئەکرێت بەو شێوەیە نییە بۆ زیندووکردنەوەی خێڵایەتی کە ئەمەیشە تەبعاً ترایباڵزم ئەمە هەیە لە هەموو دنیا ئێساش لە ئەمریکا خێڵایەتی هەیە بەڵام نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی تر جیاوازە ئێستاش مەکسیکەکان هندیە سوورەکان لە ئەمریکا فستیڤاڵی خۆیانیان هەیە کەلتوری خۆیانیان هەیە زیندوی ئەکەنەوەەوە ئیشی بۆ ئەکەن لە هەمان کاتە سنتەری توێژینەوەی زۆر هەیە لە تقریبان لە زۆربەی وڵاتانی دنیا بەتایبەت لە وەزارەتی خارجی ئەڵمانیایش هەیە بۆ هێشتنەوەی بۆ بەرزڕاگرتنی کەلتوری جەرمانەکان و هەروەها یۆنسکۆ خۆی دەستگایەکی تایبەتی هەیە بۆ پاراستنی کەلتوری جیهانی و زۆر ئەبینی کە فۆلکلۆر یان ئاسەوار یان ئەوانەی کە بەشێکن لە کەلتوری گەلانە لەلایەن یۆنسکۆ ئەپارێزرێن و بڕیاریان لەسەر ئەدرێت وەکو کەلتورێکی جیهانی یعنی ئەمە مەسەلەکە تایبەت سنووردار نابێت بە عشرەتێکەوە من ڕاستە لەگەڵ تام هەموو عشرەتێک فستیڤاڵی خۆی بکات ئەوە دیاردەیەکی باش نییە و ئێمە بۆ چۆنمان هەیە لەسەر ئەم مەسەلەیە خەریکەوای لێ سنتەری ئەلبەگی جاف کردی دواتر خەڵکی تریش ئەیکات و ڕەنگە لە زیادبوونی شابێت ئەوە ئێمە دووسێ دانیشتمان کرد لەسەر ئەو مەسەلەیە هەموو سنتەرەکان و بڕیارمانداوە کە ئەنجومەنێکی سنتەرەکاندا بمەزرێنین بۆ هەماهەنگی بیان بۆ دروستبوونی جۆرە هەماهەنگیەک لە نێوان سنتەرەکانەوە هەروەها لەلایەن سنتەرەکان لەلایەکە و لەلایەن حکوومەت لەلایەکی ترەوە بۆ ئەنجامدانی یەک فستیڤاڵیان یەک چالاکی کە تەمسیلی کەلتوری کوردەواری بەگشتی بکات سەرەڕای ئەوەش کە فستیڤاڵی ساڵانەی ئێلبەگی جاف هەموو زۆر عشایرێکی زۆر تیابەشدار بووە و نەتەوەی زۆریش تیابەشدار بووە یعنی عەرەب و تورکمانی ساڵی پار بەشدار ئەم ساڵ عەرەب بەشدار بوون و هەروەها یەزیدی بەشدار بووە هەورامی بەشدار بووە لۆڕ بەشدار بووە زەنگە بەشدار بووە لە هەندێکە بە شێوەیەک ئێمە و بەرنامە ڕێژیمان بۆی دانابوو کە نوێنەرایەتی کەلتوری کوردەواری بەگشتی وەڵامێک بۆ دکتۆر لە دوو جار باسی کەلتوری دەرەوەی ئێمە کرد هەندێک سوورەکانی ئەمریکای بنمونە هێنا و حکوومەتی ئەڵمانی کەلتوری جەرمەنەکان ئەنووسێتەوە لە سویسرا با بڵێن هەرێمی جیاوازەیە سەرۆکی دەوڵەت هەر ساڵی لە یەکێک لە شوێنەکان حکومڕانێکە جیاوازی لە نێگوان ئێمە و ئەوانە ئەوەیە ئێمە کەلتوری خێڵمان بەجێ نێشتووە
تاکو بێن جارێکی دەستکەین بێ ئەمە پێویستمان بە دروستکردنی کەلتورێکی مەدەنیە کەلتورێکە لەسەر بنەمای لێکتر بوردەیی لەسەر بنەمای دیموکراتی و لەسەر بوونی ئازادی لە ناو کۆمەلگا و هاوڵاتی تاک هاوڵاتێکی تەواو بێ نەک هاوڵاتێکی نوقسان ئێمە گرفتەکەمان لێرە کۆمەلگای کوردی یەشێک خۆی کۆمەلگایکی خێڵەچیە جا تۆ بێ جارێکی کە لە ناو ئەم خێڵەشیا بەڵێن پرۆگرامیش خێڵەکی کەشی بۆ دابڕێژیتەوە من پێم وایە ئەوەنەی کارەکەما ئەوەنە باڵێن گۆمەکە شڵەقێنە و لە بەرژەوەندی خێڵ جارێشکە دروستێکاتەوە ئەوەنە لە بەرژەوەندی چمکە مەدەنیەکان کۆمەڵ باڵێن گروپە جیاوازە مەدەنیەکان ناشکێنێتەوە کۆمەلگای ئەمریکی ئینکاری لە ناکە شەڵتێکی گەورەی لە مەسایلی دیموکراتی و لە ئازادیا بڕیوە کۆمەلگای ئەڵمانی ئەگە تەماشای کە یەکێکە لەو کۆمەلگانی خاوەنی فەلسەفەی دیاریکراوی خۆیەتی خاوەنی بیرکردنەوەی تایبەتی خۆیەتی جگەلەوەش خاوەنی دەسەڵاتێکی سیاسی بەرفراوان و پێشکەوتووە ناکرێت ئێمە مقارنەی خۆمان لە هەرێمی کوردستانە کە تاکو ئێستا دیموکراتیکی نوقسانمان هەیە لە هەمان کاتە ئازادی تا دو ئەندازە سنووردارە بە پێی هەموو بۆ باشترین نمونە دوێنێ تیمی ئەم تەلەڤیزۆنە لە خۆپشاندانێکە لی ئەیرێ لەسەر تەختێکردنی هەواڵێک ناکرێت لە ناو ئەم کۆمەلگامە بێن قسە لەسەرەوەکەین وڵا پێویستمان بەوەیە خێڵ جارێکی کە کاری لەسەر بکەین و بێن ئەم خێڵانە جارشکە بروزی پێبین ئەگەر دەسەڵاتی سیاسی لە وڵاتە پێویستی بە خێڵ نەبێت کە من دڵیام پێویستێکی سەرەکی هەیە بۆ خێڵ بۆ ئەوەی بتوانێت ستەمکارانە لە شوێنی خۆیان بمێنێتەوە پرۆسەی دیموکراتی بۆ شێوازە نەبێ بتوانێت ئاڵوگۆڕی دەسەڵات لە لێرا بکرێت لێرەوەی ئەم چونکانە زیندوو بکرێتەوە کاگومێجان نەک لەوەی کە مەسەلەن ئێمە پێویستمان بووە کە کەلتوری نەتەوەی خۆمان بەنەوەکانی خۆمان بەڵێ کاکومێت ئێمە دائما نابێ خۆمان بشوبهێنین بە وڵاتێکی پێشکەوتوو لە ڕووی دیموکراسیەوە لە ڕۆی پێشکەوتنی شارستانیەوە ئێمەی کوردستان لەگەڵ ئەمریکایان لەگەڵ ئەوروپادا ئەوروپا شەوتێکی بڕیوەتەوە لەو مەسلەیە ئێستا وڵاتێکی دیموکراسیە بەڵام هەستی خێڵایەتی هەیە لە ناویانە گۆتکس تا ئێستا لە ئەڵمانیا هەن و موجودن بە هەموو کەلتورەکەیانەوە گۆرانیەکان لە سربیا تا ئێستا هەیە ئێمە کوردستان بۆ ئەبێ کەلتورەکەمان بمێنێتەوە و بناسرێت کوردستان زۆر جیاوازە ئێستا ئێمە وڵاتێکی سربەخۆ نین ئێمە بەشێکی باس لە کولتور نییە باس لەوەیە کە ئەم جۆرە فیستیڤالانە ئینتیمای تاک بۆ مەسائلی نیشتیمان و بۆ دەوڵەتەکە بەقەدەوەی ئینتیمای تاک لەم مەسەلە نیشتیمان و مەدەنیانەتدا ئەبڕێکە بە ئینتیمای خێڵاتی من مەبەستم ئەوەیە پێک هاتە کۆمەڵاتێکی کوردستان جیاوازە لە پێک هاتە کۆمەڵاتێکە ئەڵمانیا ئەوروپا ئێمە کۆمەڵگەیەکی خێڵەکین ئەمانەوێ و نامانەوێت چونکە مەدەنی خۆی هەستە مەدەنی سلوکە ئێمە سلوکمان هەموویە خێڵایەتیە لەبەر ئەوەی ئێمە میراتی خێڵایەتیمان وەرگرتووە لەو ڕۆژەوە تا ئەمڕەوە تا ئێستا لەبەر ئەوەی ئێمە هێشتا وڵاتێکی سربەخۆ نین ئێمە تا ئێستا نەگەیشتوونە ئەو ئارامیە سیاسی کە لە وڵاتانی پێشکەوتووە هەیە ئێمە هێشتا ماومانە پێشکەوتنی شارستانی پێویستی بەماوەیەکی دوور و درێژ هەیە پێویستی بە سلوکێکی ئارام هەیە کە یاسا سەروەر بێتیا ئەمە کاتی ئەوێ بەڵام من ئەڵێم لە کۆمەلگەی خۆمانەکە جیاوازە لە کۆمەلگەکانی تر لەبەر ئەوەی ئێمە پێگەیەکی خێڵایەتیمان هەیە سوودی هەیە نەک زەرەری هەیە بۆ ملت ئێستا لە بە پێوانەکردن لەگەڵ بارودۆخی کۆمەلگەی وڵاتەکەمانە بۆ شت کاگمە تو بکرد خۆی دکتۆروتی هەستی خێڵاتی لە ناو ئێمە بوونی هەیە یعنی ئەمە پێویستمان بەوە نییە جارێکی کە هەست زەربی دووجایکەی بۆ ئەوەی بەهێزتریکەین ئێمە کاری کۆمەلگای تازە ئەوەی ئەو هەستە لاوازکە ئەو ئینتیما خێڵەکیە لە ناو فەردەکانە لاوازکە تەنانەت وەکو لە زۆرێ لە وڵاتانەکە بیکە بە فیستیڤالێک خەڵک بۆ تەماشاکردن چێ سەیریکە کە کەلتوری پێشتر ئەم کەلتورە چۆن بوو من ئێستا سوە من و تۆ بە هەر سێکمانە چین سەفەرێکەکەین بە کۆمەڵی دەوڵەتە ئەگەڕین لەبەر باڵێن لە بەیچ دوو دەوڵەتی دیموکراتیە گەڕینێنەوە لای خۆمان تەماشای کۆمەلگای خۆشمانەکەی لەوێ کە لە دەوڵەتیشی دیموکراتیکە هاوڵاتی بوون بە معنای کەلیمە بوونی هەیە هەز بە بوونی خێڵ ناکەی یا کاریگەری خێڵ ناکەی لەسەر هیچ بڕیارێکی سیاسی یا لەسەر هیچ بڕیارێکی دادگا یا یەکی جمگەیەکی جێبەجێکردن لەوێشەوە بۆ ئەوەی خەڵک ها ساڵانە ڕۆژێک یەک ڕۆژ خێڵ ببینێ یەت فیستیڤاڵێکی بۆ دروستەکە
بەڵام کە یەیتەوە ناو هەرێمی کوردستان لە سنوور خۆتەکەی بەمدا خێڵە بینی پێکاتی خێڵە بینی عقلی خێڵە بینی تاڵسوکۆتی خێڵە بینی هەستی خێڵە بینی من بۆ پێویستم بۆ چه جارێکیکە بێم بۆ خێڵ جارێککە ڤیسیڤال دروستکەمەوە ڤیسیڤال کەم بۆ خێڵێک کە خۆی هەستڵەن بوونی هەیە ینی من هەستی پێکەم ڕۆژانە وەک دکتۆر خۆی وتی کاکەی مەڵسوکەوتمان بیرکردنەوەمان شێوازی مامەڵەکردمان لەگەڵایەتی شێوازێکی خەڵکیانەیە کەواتە توانین بڵێن ئەم جۆرە ڤیسیڤالانە بۆ زیاتر هەیمەنەکردن و باڵدەستی خێڵە نەک بۆ زیینوکردنەوەی تەتازونێتی خێڵە لە خێڵ هاوکارە بۆ چەسپاندنی ئارامی لە وڵاتە ئێمە ئەڵێم منیش ئەڵێم حکمی یانیان ڕەوشی سیاسی لە هەرێمی کوردستانە ئەوە نییە کە لە ئەوروپادا هەیە ئێمە لە قۆناغێکی گواستراوەیە یان واتە ئینتیقالیە 20 ساڵە دکتۆر زیاتر لە 20 ساڵیشی ئەوێ زیاتر لە ئێستا وڵاتە عەرەبیەکان لە دوای شەڕی جیهانیەکەمە بوونەتە وڵات وەکو عێراق وەکو سووریا بەڵام تا ئێستا لە ڕووی سیاسیەوە جێگیر نییە ئێمە بۆ ئەوەی خۆمان بسەڵمێنین ئێمە هێشتا وڵات نین ئەو کاتەی کە ئەبین بە وڵات ئەو کاتە کۆمەڵ بیرکردنەوەیەکی تر ئەبێت ئێمە ئێستا ئومێدمان ئامانجمان ئەوەیە ببین بە وڵاتێکی سەربەخۆ بە کۆمەڵگەیەکی سەربەخۆ ئێستا چۆن ئەڵێم من جافم بەڵام کوردم ئێستاش ئەڵێم خۆم ئەڵێم من کوردم بەڵام عێراقیم کەلتوری ئەو کەلتورەی کە لە کوردستانە هەیە جیاوازە لەو کەلتورەی کە لە ناسرە و بەسرا هەیە من دکتۆرجان بە قسەکە بەشە من تەمەنای دەوڵەتێکی کوردی ناکەم ئازادیتیانە بێت دیموکراتیتیانە خێڵ بەڕێوەی بەرێ قەت تەمەنایم دەوڵەتە ناکەم چکە هیچ جیاوازیشی نابێت هەر دەوڵەتێکی ستەمکار کە لەسەر ئەم گۆی زەویە هەیە من تەمەنای دەوڵەتێکەکەم هاوڵاتی ئەگەر هەرێمی کوردستان بیە ئەو مەرحلە ئینتیقالی ببڕێ کەم جار بیر لەو کاتەوە هاوڵاتی دروست کات سیستمێکی دیموکراتی بەرهەم بێنێ ئازادی فراهەم کات عەدالەتی کۆمەڵایەتی فراهەم کات بۆ ئەوەی ئینسان هەست بە ئینتیما بکات بۆ نیشتیمانەکەی لێرەوە ئەتوانین بڵین هەنگاوێکین بەڵام ئەوەی کە بێم ناو سیستمێکی خێڵاکیە خێڵ بەهێزکەمەوە جارێکیکە دیوەخانەکانیان بۆ گەرم کەمەوە پارەی گشتی لە پێناویانە سرف بکەم من قەت تەمەنا ناکەم ئەم جۆرە سیستمە بێ بە دەوڵەت چکە بۆ چەنێ ئێستا ستەمکاریم لەسەر و کاتە دوو ئەوە نەستەمکاریم لەسەر بێ چکە بۆ ئەو دەستگانێک کە لە دەرئەنجامی بیرکردنەوەیشی کەلتوریە یانە ئاراوە زۆر ستەمکارانە و زۆر قاسیترن لەگەڵ هاوڵاتی خۆیانە وەک بە درێژایی ئەم 20 چەند ساڵە لە هەرێمی کوردستانە بینیمان کە چەند قاسین بەرامبەر بە یەک چەند قاسین بەرامبەر بە ئازادەکان و چەندێک لە مەسەلەی دیموکراتی و ئاڵوگۆڕی دەسەڵاتی سیاسیەت باشە زۆر من ڕاستە لەگەڵ تام کاک ئەوات یەکەی هەر کۆمەلگایەک لە چیوە پێک دێت لە تاکە کەسەوە لە خێزان لە عەشرەت لە هەروەها لە چی لە گەل بەگشتی ئەمانە هەمویان هێڵی بەرگریکردنن لە داگیرکەران لە دوژمنانەوە بۆ هێشتنەوەی وڵات وەکو وڵاتێک بۆ پاراستنی نەتەوەکە ئێمە وەکووتم باری سیاسی ئێمە جێگیر نییە وەکو ئەوەی لە ئەوروپادا لەبەر ئەوەی هێڵی یەکەم کە هێڵی حکوومەتەکەی ئێستا باوەڕ ناکەم بەو تونندوتۆڵیە بێت کە بتوانێت تا هەتایی پارێزگاری لە بنەوەمان هێڵی دووەم عشیرەت هەیە برسیارێک ئێمە وەکو کۆمەلگای کوردی باس لە تایبەتمەندی کۆمەلگای کوردی یەکەین کە جیاوازە لە کۆمەڵگەکانی ئەوە هەمومان ڕەنگە بە سەرڕێ هەر جیاوازێکی فکری و بیرۆ بۆچونمان ئەمە قبول بێ کە هەلومەرجی کۆمەلگای کوردی لە ڕووی پێگەشتنەوە لە ڕووی گەشتکردنەوە لە ڕووی خەباتی ڕزگاری خوازیەوە جیاواز بێ لە کۆمەلگای کێڵبی و بە تەکیدیش جیاوازە قسەکە ئەمەیە کۆمەلگای کوردی کۆمەلگایکە لە سەرڕێی خەباتی ڕزگاری نیشتیمانیایە لە سەرڕێی بیناکردنی کۆمەلگای مەدەنی و پرەنسیپەکانی دیموکراسیایە لە کۆمەلگایە لە سەرڕێی بیناکردنی دەوڵەتێکایە کە یاسا بەڕێوەبەر و یاساتی یاساوەر بێ ئایا لەم قۆناغەیە کە ئێمە پێویستمان بەوەیە هەستی خێڵاتی لە هەستێکی ئینتیمای فەرد بۆ خێڵەوە بگوێزینەوە بۆ هەستێک بۆ نیشتیمانی و نەتەوەیی و پابەتبوون بە زەوابەتی نەتەوەییەوە پێویستمان بەوەیە ئینتیمای خێڵ و حاجیاتی تاکە کەس بگەڕێتەوە بۆ ناوخێڵ بۆ جێبەجێکردنی یا بگەڕێتەوە بۆ کۆمەلگای مەدەنی ئایا حەست ناکرد ئەم قۆناغی ئێمە ئەوەی دەوێت کە ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بەرە و پێشکەوتن و بە شارسانیەت مەسەلا نیشتیمانی و دیموکراسی و مەدەنیەکان بەرێن نەک بە پێچەوانەوە بەڵێ ئێمە هەر لە سەرەتاوە دروشمی سنتەرەکەمان ئەوە بووە کە کۆچکردن لە مەنزڵگای دواکەوتنەوە بۆ مەنزڵگای پێشکەوتن ئێمە من ئەمە نکۆڵی لەوە ناکرێت کە هۆز و
خێڵ هاوکاری شۆڕشی کوردی کردووە شۆڕشی با بڵێن ئازادی خوازی کورد تا ئێستا ئەو پشتیوانی شۆڕش بووە ئێستاش بەم فستیڤالانێک کە پشتیوانی وڵات لە خێڵا باڵێن ئەوەی کە پێڵەن مسکێن پشتیوانی شۆڕش بووە شۆڕش ژێر بووە ئاغاکان قەت شۆڕش ژێر نەبوون مەگەر بە دەگمەن لیان هەڵکەوت بێ شۆڕش ژێر بێ بۆ چکە ئاغا بەرژەوەندی تایبەتی سەرکردەی خێڵ جیاواز لە ئاغا سەرکردەی خێڵە هەموو سەرکردەی خێڵ ئاغانیە بەڵام سەرکردە خێڵەکیەکان ئەو حاڵتە ئەوەی کە لە شۆڕشەکانە بەشداری کردو بە تایبەتی ئەتوانین بڵێن ئەوەی کە لە خوارەوەی هەرەمی خێڵەکێکە کە بەشداری شۆڕشی کردو بۆ لەناو خێڵەکەی خۆشیاستی کردو مافەکانێ فۆتێ ئەخورێ بۆیە حسێکی شۆڕش جێڕانی هەبوو بۆ حاڵەتە بەرژەوەندیەکی نییە بفۆتێ ئەنی بۆیە با ئەو دووشتە لە یەکتری جیا بکەین ئەوە ڕاستە کاک ئەوات من ئەبێ مەسلەی دەرەبەگی و ئاغایەتی جیاکەمەوە لە سەرۆک عاشرەت چونکە من پێم وایە بەپێی ئەو خوێندنەوەی کە من هەمە دەرەبەگی و ئاغایەتی دوای ساڵی 1950 تقریبا نەماوە ئێستا ئەوەی کە پێکهاتەیەکی عشایریە پێکهاتی عشایری ینی ئەوەی ئاغایە ئەوە ڕزە حاڵی حاڵ مسکێنێک ئاغا و مسکێن نەماوە ئێستا ئەوە ڕاستە پێ ساڵی 58 هەبووە دوای 50 من ئەتوانم بڵێم هەندێک لە دەرەبەکان کە ڕایان کرد بۆ ئێران و گەڕانەوە جارێکی تر بە شێوەیەکی تر بەشدار بوون لە شۆڕشی ئەیلول بە شێوەیەکی تر نەک بە شێوەی دەرەبەگی بەشداریان کرد لە شۆڕشکە و دەوری ڕۆڵی خۆیانیان هەیە بەڵام لە هەمان کاتە ئەوانەی کە زەرەرمەند بوون لە شۆڕشەوە لایەنگری حکوومەتیان کردومانەوە کاری جاشایەتیانە کردە تا ڕەنگە ئێستاش ماونەتەوە کاک ئەمەوێت یەک پرسایترت لێ بکەم ئەوی شەوەیە یەکێک لەو پرسانەی کە لەم جۆرە فیزیڤڵانە ئەو ڕژێنەرە ئەوش ئەوەیە کە قانزاجی سیاسی لە پشت ئەم جۆرە فیزیڤڵانەوەیە بۆ دەسەڵات و دەسەڵات ئەوێ لە ڕێگەی ئەمانەوە خێڵ بکاتە ناو بازنەی سیاسی خۆی و ناو بەرژەوەندەی سیاسی خۆی دلیلی ئەمە ئەوەیە کە دامێکی مادی بەردەوامی ئەم جۆرە سنتەر و فیزیڤڵانەکەن بە پێچەوانەوە دامی پێویستی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و هێزەکانی فشار ناکەن لە کوردستانە خۆی هەر سنتەرێک وەکو هەر ڕێکخراوێکی تر بۆ جێی تایبەتی خۆی لە وەزارەتی ڕۆشنبیری ئەوی 2 میلیۆن و نیوە ئێستا جاران زۆرتر بوو باشتر بوو ئێستا نییە ئێمە بە نسبەت سنتەرەکەمانەوە ئێمە بەهۆی پێی یان بەهۆی کۆمەکەوە ئەتوانین فستیڤال ئەنجام بدەین کۆمەڵە چالاکی ڕەنگە هاوکاری ئەکرێن بەڵام من لێتی ناش کۆمەکی ئەوانەی کە سەر بە عەشرەتی جافن ئەوەی با بڵێن دەوڵەمەنەکان ئەوەی بەتوانان ئەتوان هاوکاری بکەن و بە شوێکی باش بەشداری ئەبن هاوبەشی فستیڤالەکە ئەکەن بەڵام من لێتی ناشارمەوە کە حکوومەتیش هەوڵی ئەوەدا هەر دەسەڵاتێک چونکە ئەمە پێگەیەکی وڵاتە پێگەیەکی عەشایەت دەوری ڕۆڵی خۆی هەیە ناو کۆمەلگا ئێمە هەمومان ئەزانین لە ڕۆژێکە کە شۆڕش نەیتوانی عەشرەت بگرێتە خۆیەوە سەرۆکی عەشرەتێک بگرێتە عەشرەتی کورد ناچار بوو لایدا چوو بەلای داگیرکەرانەوە ئەوە هەیە ئێمە کام ڕێگا هەڵبژێرین بۆ خۆمان ئەمەش هاوڵاتی کاوڵاتی خۆمانەوە پێگەی خۆیە و ئەزانێ بەپێی ئەو سیستەمە کۆمەڵایەتی کە ئێستا لە کوردستانایە ڕۆڵی تایبەتی خۆی هەیە وەکو ڕۆڵی عەشرەتگەری هەرچەندە من ئەڵێم ئێمە ئومێدی ئێمە ئەوەیە کە ئێمە دەرباسین لە قۆناغی عەشرەتگەریەوە بەرەو قۆناغی مەدەنیەت ئومێدی هەمومانە بەڵام ئەمە کاتیەوێ هون بەشێک لە کارەکانی سنتەرەکانمان ئەوەیە هوشیارکردنەوەیە سازدانی خولە سازانی کۆمەڵێک کۆنفرانس و کۆڕ ئێمە سازانی دیداری نالیمان کرد ئێمە دیداری مەولانە خالیدمان ئەنجامدا کۆمەڵی ڕۆشنبیر و نووسەر و توێژەر لە کوردستان و دەرەوەی کوردستان و تەنانەت لە ئەوروپاش تیادا بەشدار بوون ئێمە ئەوەیە کەلتوری کوردەواری زیاتر زۆر سپاس کاکەوات ئەم جۆرە فیزیڤڵانە تۆ باست دەو کرد کە زۆر جار بۆ ئەماجی سیاسی تۆزی فەکرێت لە کاتێککە ئەم سەتارانەی کە ئەماناکەن هەروەکو سنتەرێکی تری ئاسایی ناو کۆمەلگای مەدەنی ئەمانە بۆجێکی دەرێکەوە لە حکوومەت وەرەگرن و وەکو هەر دەستگاشی دیکەڕەکان پێدراوە بناچمە تەفاسیل چکە لەوانە تۆمەتبارکردنی یەکتری و کۆمەڵەشتی لە بابەتەی تێبکە حەزیچم لەو جۆرە لە گفتوگوێنێ لەینە بەڵام لە کۆی گشتی چالاکیەکانە با قسە لەسەرەوە بکەین کەمە تەمە نابکەین خێڵ نەمێنێ تا کۆمەڵگای کوردیا لە هەمان کاتیشە بین
کاری خێڵەکی بکەین ئایا کاری خێڵەکی نابێتەوە کاری دواخستنی پرۆسەی بە مەدەنی بوون ئەمە جگەلەوەی دەسەڵاتی سیاسی هەمیشە هەوڵیاوە ئەو جمگا دکتۆر خۆشی ئاماژەی پیانی جمگەیەکی کاریگەرە ئێستاش منطقی هێز لۆژیکی هێز ئەو کێ ئەزەڵاتی بەقوتە چێت فەنکچی باشە ئەبێ لە دەور دەسەڵات هەوڵیا لە دەوری خۆی کۆکاتەوە ئەم منطقی هێزە هەمیشە وەکارێکە بۆ لاوازکردنی و حاڵتە و مەبدەئی خێڵیش بنەما یەکێک لە بنەما گرنگەکانی خێڵەوەی کە لەسەر هێز دروست بووە لەسەر ئەو هێزەی کاتوانێت بەرگری لە چوارچێوەیەکی دیاریکراوی خۆیکە ئەمە شێشەکە لەو مەکسەبانێکە ئەوواکە و لە فیستیڤاڵەکان شابینین کاکە ڕەنگەکانە بینین لە ناو فیستیڤاڵەکانە هەنێ جار دروشمەکان بە سەرجلی کەسەکان زۆر سپاس کاکەوات کاتی بەرنامەکەمان تەواو بوو دو قسە و دو جملەی خۆم پێ بڵێیت من هیوادارم لەم جۆرە فیستیڤاڵانە کۆ بکرێتەوە هەمووی لە فیستیڤاڵێکی نەتەوەیە کە تعبیر لە هەموو پێگاتە نەتەوەیەکانی کورکە و هیوادارم حکومەت لە بودجەی گشتی هەوڵ نەدات پارە بۆ دیوەخان و خێڵ و سەرۆ خێڵ و ئەمانە سەرفکە بەڵکو پارەی کە سەرفەکرێت لەو مەجالە بکرێت بە پرۆژەی مەدەنی بۆی کۆمەڵگامان هەنگایەک بەرەو مەدەنی بوون و بەرەو دیموکراسی بوون بنێت. زۆر سپاس دکتۆر داوود قسەی خۆت سپاس دەکەم. منیش ئەڕێم ئەوەیە کە ئەم فیستیڤاڵانی کە ئەکرێت تازیان ئەو چالاکیە کە سەنتەرەکان ئەیکەن گواستنەوەی بیرکردنەوەی خێڵەکی بۆ بیرکردنەوەیکی مەدەنی ئەمە ئامانجەکەم. زۆر سپاس بەڵێ بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەوکە گوێتان لە بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە ڕۆژی خێڵاتی لە هەرێمی کوردستان و ئەو فیستیڤاڵانەی لە بۆرانە ئەنجام دەدێت بە میوانداری هەرێک لە بەڕێزان ئاواد محەممەد چالاشی کۆمەلگای مەدەنی و دکتۆر بەهرۆز جاف سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری لە سەنتەری ڕۆناکبیری ئەلبەگی جاف کە هەردووچیان بە سوپاسەوە لەگەڵمان ئامادەبوون و هیوادارم بەرنامەکە جێگەی سەرنجی ئێوە بێت. زۆر سپاس بۆ ئەمەدەموتان. زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە.